وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم بە هاوکاری ڕێکخراوی تەندروستی جیهانی هەڵمەتی پێدانی ڤاکسینی کۆرۆنا لە ڕێگەی تیمی گەڕۆکەوە فراوانتر دەکات. قۆناغی یەکەمی هەڵمەتەکە لە بەشە ناخۆیەکانی خوێندکاران دەستی پێکرد و تەواوی ناوەندەکانی خوێندن دەگرێتەوە. هەر کەسێک تەمەنی لە سەروی 12 ساڵیەوە بێت دەتوانێت ڤاکسین وەربگرێت. وەزیری تەندروستی دەڵێت ئەو هاوڵاتیانەی لە ماوەی ڕابردوو ڤاکسینیان وەرگرتووە پارێزراوتر بوون، بۆیە پێویستە تەواوی خوێندکاران و فەرمانبەران و مامۆستایان ڤاکسین وەربگرن. هەر کەسێکیش ڤاکسین وەرنەگرێت دەبێت هەفتانە پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا ئەنجام بدات. وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا دەبێت هەفتانە پشکنینی تاقیگەیی بۆ ڤایرۆسی کۆرۆنا PCR هەبێت هەفتانە ئەگەر نادەبێت کارتی ڤاکسین یان پێش بڕوانامەی ڤاکسین وەرگرتنی ڤاکسینیان هەبێت، چونکە ئەمە بۆ پاراستنی تەندروستی ئەو کەسانەیە لە ناو زانکۆ لە ناو قوتابخانە و پەیمانگاکان کەسی بەختەوەر و کەسی ڕزگار بووی ئەم پەتایە لەو ماوەی چەند مانگەدا ئەوانە بوون کە ڤاکسینیان وەرگرتووە و خۆشحاڵ بوون کە ئەوانەی کە ڤاکسینیان وەرگرتووە زۆربیان توش نەبوونە، ئەوانەی تووشیش بوون زۆر ڕێژەیەکی زۆر سنوودار و کەم بوو و پێویستیان بە داخلبوونی نەخۆشخانە نەبووە. خوێندکاران کردنەوەی ئەو ناوەندانە بۆ وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا لە بەشە ناخۆیەکانیان بە گرنگ دەزانن تاکو ئاسانتر بتوانن ڤاکسینی کۆرۆنا وەربگرن. ئاسانکاریەکە بۆ ئێمە چونکە ڕەنگە نەتوانین هەموو تەڵەبێک نەتوانێت بەشدار بێ، بۆیە لێرە شتێکی زۆر باشە کە هێناویانێتە ئێرە و منیش وەکو یەکەم تەڵەبە بەشدار بووم لە وەرگرتنی ڤاکسین. ئێمە لە هەموو شارەکان و هاتوین تێکەڵ ئەبین لە ناو داخلیە، ینی خۆزگە ئەمە زووتر بکرایە، ینی هەرچەندە ئەمە ماوەی 2 مانگە ینی دەوام دەستی پێ کردووە ئەبووە هەر لە سەرەتاوە ئەم بنکانە بەهاتنایەتە بۆ ئێرە. وەزارەتی تەندروستی 45 تیمی گەڕۆکی بۆ دامەزراوە ناوەندە ڕسمیەکان دروست کردووە. 12 لەو تیمانە لە پارێزگای هەولێرە. بڕیار وایە لە قۆناغی داهات و ژمارەی تیمەکان زیاتر بکرێت تاکو زۆرترین هاوڵاتی ڤاکسینی کۆرۆنا وەربگرن. ڕەنجە ڕەحمان، کوردسات نیوز، هاولێر.